عليكم السلام ورحمة الله وبركاته. كيف دكتور؟ سعد شلون أحوال الباشي؟ سلامات بيا خبر باشي إيش صار؟ الحمد لله. هيك شكرا. والله أو خوالتو كيف خوالت أو شو بيا كم خوالت. بسم الله الرحمن الرحیم. من دکتۆر زانا معروف شێخانی پسپۆری نەشتەرگەری گورچیلە و میزەڕۆ نەخۆشیەکانی پرۆستات و نەزۆکی پیاوان. ئەم چارەخوازەمان کە سەردانی کردین ناڕەحەتیەک هەبوو لە کاتی میزکردنی دوای پشکنینی تەواو دەرکەوت هەڵاوسانێک هەیە لە پرۆستاتی لەگەڵەوە بەردێک دروست بووە ناو میزەڵدان. هەڵبەتە هەڵاوسانی پرۆستات مەرجنی هەموو هەڵاوسانێک پێویستی بە نەشتەرگەری بێ، بەڵام لە چەند حاڵەتێکە یەکێ لەو حاڵەتانە ئەگەر هاتوو بوو بە هۆی دروستبوونی بەردی میزەڵان. ئەم چارەخوازەشمان بەردی میزەڵانی دروست کردبوو. هەڵبەتە هەڵاوسانەکەی قەبارەی پرۆستاتی قەبارەی نزیکەی 100 غرامە بوو. تۆزێ ناڕەحەتە لابردنی ئەو جۆرە پرۆستاتانە لە ڕێگای نازوڕەوە، بەڵام سوپاس بۆخوا توانیمان لە ڕێگای نازوڕەوە هەموو پرۆستاتەکەی بۆ لابێن و ئێستاش چارەخوازەکەمان باری تەندروستی زۆر جێگیرە. من تووشی نەخۆشی میزبەربوون بووم، زۆر ئازاری هەدام. ئەمیش سەردانی بەڕێز دکتۆر زانا معروف شێخانیم کرد کە لەو حالەتەی هەم بەردی دروستکردبوو هەم پرۆستاتەکە ببۆ دروستبوونی بەردەکەم. بەس بەڕاستی زۆر زۆر سوپاسی دەکەم کە لە هانام هاتوو حەمەلیاتەکەی بۆ کردم و حەمەلیاتێکی ئەلحەمدولیلا هەزار شکر ئەلحەمدولیلا بەسەرکەوتووی. زۆر زۆر سوپاسی ستافەکەشی دەکەم. ئینسانی زۆر بەڕێز بوون لەبەر ئەوەی ناریم دیحایی لە بۆ بکەم. خوا لە سەرمەشا یعنی کە شاهێدە هەر لە دەرگا هەتا حەمەلیاتەکان بۆ کردم زۆر ڕێزیار گرتم. وام هەست دەکرد کە هەموو دەمناسن، یعنی وەکو خزم دەمناسن و هەم هەستم کرد. ئەلحەمدولیلا ئەلحەمدولیلا هەزار شکر ئەلحەمدولیلا ئێستاش حاڵەتم زۆر زۆر باشە و زۆر جێگیرم. شکر لە ئەو خوایە زۆر سوپاسی دەکەم، هەزار سوپاسی دەکەم. خوا بیپارێزی لە قەزا و بەلایان. گەلێک مەمنون. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.